ناوم ڕەوف ئەحمەد سەعید لە خەڵکی سێساق ئاوای حاج قاور ئەم دەڤەری شارە زوورە الحەمدە ئەرزێکی زەراعی باش و بەهێزی هەیە ئەم دەڤەرە بەڵام ساڵانە ئەم بەیتوشتە نەبوو وەکو خۆم لە ساڵی هەشتاکان و لە بێدایەتی هەشتاکان و مەشغوڵی ئەم زەراعەت و فەلاحەتە بووم ئەمان کرد هەرچۆن بوو معیشەت و ژیانمان لەسەری دابینە بۆ ڕۆژ الحەمدوللا. ئێستا لە دەرا مەسەرەن حەشارێکی زۆر هەیە ئەو بەرووبوومەی ئێستا لە دەری لە غەیری بەیتائیکەین فرە نەجاحەت وەکو ساڵان نایارێ لەبەرەوەی حەشارێکی زۆر فرە مسەیتەر نین بەسەریا یعنی فەلا ئەوە نییە ئەوە دەسەڵات و توانە و پارێ و قودرەتی بێ ڕۆژانە مەسەن دەرمان و سەماد و ئەمانە بکە هەتا تۆزە مسەیتەر بێ بەڵام ئەمەیان طەبیعیە یعنی گەرمایەکی خۆی وەرەگرێ خواردنێکی خۆی وەگرێ نەجاحەتیشە من 6 ساڵە ئەمە ئیشمە سواز بۆخوا ئەم 6 ساڵە وەکو زەرم نەکردووە ئەم بەیتە تۆ ئەیبینی ئەمە تۆ ئەیبینی ئەمە وەرزێکی حەوتەن تا دەتەن ئەدا دوو وەرزیاکرێت لە مانگی سێوە تۆ ئەیکەیت بۆ مانگی هەشت مانگی هەشت کۆتایە اینجا لە مانگی هەشتۆ دەست پێکەیت نزیکی مانگی 12 بێتەوە ئەمە تۆ ئەم دوو وەرزە خەیارێکەی تەماتە ئەەکەی ئەمانەیەکەیتایە وەڵا لە سەرەتا ئەم تەماتۆشتە فیلمان هەیە لە مانگی تقریبەن لە 15 ئەوە ئەیکە ناوفینەوە و ئەوە شوێنێکی تایبەتی هەرناو بێتەکە بۆ دووسەکەی ملایەنەوە لەبەرەوەی ئەو سەرما تاسیرێ نەکا دابدای ئەوە لە مانگی سیا تقریبەن لە 15 ئیمسال تۆ تاخێتر بووین یعنی دەرئاوەها ئەم ناروێنی بۆ دائەخەین ئەم نایلۆنە لەبەرەوەی داخەین یەکەم نایەڵێت بژار مسەیتەر بێ بەسەریا دووەمیش ئاویشی کەم پێویستە و ئەوەیە دەیتە بەو شێوازە تەڕەشەوشتەی خۆی ئەمێنێتەوە ئەو حەپلانیشە لە هەموو 5 ڕۆژ جارێ 4 ڕۆژ 5 ڕۆژ جارێ ئەvێ هەموو تەماتێک سەری ئەو پیاوە بکەن چیەکە هەموو تەماتێک ئەبێ ئەوە پێشی کوێنێت لەبەرەوە هەڵسێت لەبەرەوە هەڵبسێ اینجا وەچی هەیە ئەم تەماتە وەچانە لێکاتەوە ئێستا ئەو پیاوە وەچەکەی لێکاتە ئەوە چانیشە لێکەن لەبەرەوە ئەم تەماتە بڵاو نەبێتەوە ڕێک بە عادی هەڵسێت تا تقریبەن ئەوەنە کەوەناتی لەوە لا پێویست ناکە خۆی وەچی بکەیت و تەماتێکی جوان و ڕێک و پێک دەرەچێت واللهی تەنها نەخۆشیەک ئێمە زۆر مسەیتەر بێ و ناڕەحەتمان بکە ئەو جاڵجاڵۆکەی عناکێک ئەوەیە ئەویش گەڵاکەی زەردەکا ئەگەر پێی نەزانین مسەیتەر نەبین بەسەریا گەڵاکەی زەردەکا وردە ودەوای لێت ئیتر ئەو بەرووبوومەی نامێنێ ئاودان وەڵا ئاودانەکە تقریبەن 2 ڕۆژ جارێ خیار ئاوە دەین خیارەکە لەبەرەوەی کە ئەوی 2 ڕۆژ یا 3 جارێ ئەیچنین ئەو 2 ڕۆژ یا 3 جار ئاویشی ئەدەین و سەمادێکیشین هەر جۆرەی نوعی سەمادێکەکەین فسفۆر و کالیسیەم و هەروە مەسەلەن ڕێقنەی مریشکیشی ئەەکەین کە خۆمان لە دواژنەکانی خۆمانەهێنیکەین وەڵی ئەو شە قووەتێکی زیای ئاتیە و زۆر پێی گەشەکە ئەو ڕێقنە عیب نەبێ کە ئەیهێنین لە دواژنەکانە ئێمە چاڵاوێک بۆ خۆمان دروستەکەین ئەم چاڵاوە ئەو ڕێقنەی خێنا و هەندێک گونیەوە ئەیخێنە ئەو چاڵاوە ئاوە تقریبەن 2 ڕۆژ 3 ڕۆژ لاقەی ناکەین تا تۆزێک ئەو ئاوە ڕەنگی ئەو ڕێقنە وەرێگەی خوانەوەی دوایەوە بە مەزاخەیەک تێکەڵی ئەم نێکەین ئەو سۆندە ڕئیسەیەکەین یەت بەناو بێتەکانە و تۆزعیبە هەبل لە ڕێگە ئاوای دێنێکشتی بۆچی مەسەرەن کرێکارەکان کورد نین ئەمان بە حکمی ئەو ئاوارە بوونیانەوە زۆرن لە سەیسایق و لە شارەکانە اینجا هەمووشیان شارەزایەکیان هەیە حەز لە ئیش ئەکەن
ئێستا من هەمە دوو وەجبە وەجبەی کوردی شمەیە سێ وەجبەمەیە دوو وەجبیان کوردە وەجبەیەکی عەرەبە ئەمانە 15 نەفەرێکن ئەم بیزبەیتەم پێداون مانگی 2 ملیۆن دیناریان هەیە بەڵام ئیتر خزمەت و ئیشی خۆیانەکەن بەڵام کوردەکان بە ماوانە پێم نەداون کوردەکان پێم داون بە زاریعی پێم داون هەم ئیسیفادەیەک ئەوان زیاتریش ئەکەن هەم فێری ئیشەکەیش بن چۆن ئیمساڵ هیچیان نەزانی کوردەکانی من نابوو ئەبێ خۆم لەگەڵ یان نابووم هەتا ئەوەنە شارەزا بوون مەسەلەن ئەمە چۆن ئەینێژیت چی دەرمانێکەکەی چی سەمادیەکەکەی هەتا ئەوەنە ئێستا شارەزا بوون و وازم لێ ناون لەبەرەوەش ئەو شارەزا عەرەبەکانیانە کوردەکان نیانە فقط وەکو عەرزم کردی من ئێستا دوو ماڵی کوردم لەلایە خۆم فێرم کردوون هیچیان نەزانی بەڵام ئێستا باشن حەمدا وەڵام من وەکو خۆم وەکو ئیشکردن ئیش ناکەم بەڵام ئیتر سەرپەرشتیانەکەم ئێمە ناو خەیارەکە تەماتەکە سەرنجێکە دەم بزانم چی پێویستە هەدی شارەزایەکم لێ و پیانەڵێم ئەوە بکەن ئەوە بکەن